ستاتان لە ببینەران و بیسەرانی خۆشەویست خۆشحاڵم لە ئەڵقەیەکتری بەرنامەی پەیامی تۆ بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە. ئەڵقەیەم جارەمان لە یەکێک لە شاری یاریەکانین لە شاری هەولێر و لە دایک و باوکان دەپرسم هۆکاری چیە زۆر دایک و باوکان گلەیەوە کە نەڵێ مناڵەکانمان زۆر هاروهاجن وەلیانە پرسم ئەبینی ئێستا کە حاڵەتێکی بەربڵاو هەیە و تەنانەت لە حاڵەت تێپەڕ بووە بە دیاردەیەک هەر مناڵێکی بچووکە بینی و ئایپاتێکی بەدەستەوەیە تا چەند لەگەڵەوەی مناڵ لە تەمەنێکی بچووکەوە دایک و باوکانیان ئایپاتیان بۆ بکردن و ئەم منداڵە بەردەوام خەریکی ئایپات بێ. کاوتوێم دوو پرسیارە لەگەڵ هاوڵاتیان و لەگەڵ دایک و باوکانی دەکەم لەم شاریاریە من دەپرسم و ئێوەش بینەری بەرنامەکەمان بن. هۆکاری چیە زۆر دایک و باوکان گلەیەوە کە نەڵێ مناڵەکانمان زۆر هاروهاجن وەلیانە پرسم ئەبینی ئێستا کە حاڵەتێکی بەربڵاو هەیە و تەنانەت لە حاڵەت تێپەڕ بووە بە دیاردەیەک هەر مناڵێکی بچووکە بینی و ئایپاتێکی بەدەستەوەیە تا چەند لەگەڵەوەی مناڵ لە تەمەنێکی بچووکەوە دایک و باوکانیان ئایپاتیان بۆ بکردن و ئەم منداڵە بەردەوام خەریکی ئایپات بێ. ئایپات باش نییە یەکەم چیسلۆ چاویان باش نییە چاویان سعیب دەبیت گوتی ئایپات لێ بکڕ گوتی ئەتاری لێ بکڕی هەتوو هەمووش بدێ بەدەستی داش برێ وڵا لۆ ناخینیان لە بەژم ناخی ئایپاد کاتێ زۆر نەدەنە دەست مناڵەکان بە وەقت بێ کاتیشان بە جەدۆل دەیانداتێ ئەوە نیە هەموو کار هە لەسەر بن دەبنی بە وەختە مەسەڵەن نیو سەعات یان سەعاتێک ڕۆژانە پێیان دەن. چۆنی؟ وڵا باشم. هاتووی بۆ ئێرە بۆچی هاتووی؟ وڵا بۆ یاریکردن جێگۆڕینە. لەگەڵ چێ هاتووی؟ دایکم و باوکم. لێرە هەست بە خۆشیەکەی کاتێم یاریانە ئەنجامەدەی هەست بە خۆشیەکەی؟ بەڵێ. ئایپاد بەکاردێنی؟ بەڵێ. ڕۆژانە چەند کاتژمێر ئایپات و تەکنەلۆژیا و مۆبایل وانە بەکاردێنی؟ یەک کاتژمێر. ینی ڕۆژی تەواو تۆ یەک کاتژمێر بەکاری دێنی؟ بەڵێ. کێ ئەم بەرنامەی بۆ داناوی کە دەبێت ڕۆژێک بەکاری بێنی دایک و باوکت یان خۆت؟ دایک و باوکم. بۆ زیاتر بەکاری نایێنی دایک و باوکت دەڵێن زیانی بەکارهێنانی ئایپات ئەگەر زۆر بەکاری بێنێ زیانی چییە؟ دەڵێ شتی خراپ فێر دەبی. ئێرە خۆشە؟ بۆچی هاتووی بۆ ئێرە؟ کاری گەمە چی یاریەکەت کرد؟ گەمە شارە. تۆ باوکی ئەو مناڵی؟ بەڵێ. مناڵە و بۆچی هێناوە بۆ ئێرە؟ وڵای لەوەی دڵی خۆشبی و ئەو گەمانە بکات و ئەو دەعمانێوانەی پێخۆشە و تۆزەک مێشتی فراوانتر بی و لە دنیاکەیت باشتر بێن. ئەستە بە دڵخۆشی کرد لە دوای کردنی یاریەکە؟ زەبت یعنی دڵخۆشم بەو یاریانە و پێی مرتاعانە و منداڵانە. ضروریشە جار بیان هینی ناو جیانە لەوەی زیاتر یعنی ئاگاداری ئەو شتە سەردەمیانە بوون. دایک و باوکان زۆر جار گلەیەوە کەن مناڵی ئێستاکە زۆر هارن یان بێزاریانەکەن لە ماڵ پێ دوای هۆکاری بێزارکردنی ئەو منداڵانە یان بێزارکردنی دایک و باوک لە ماڵەوە هۆکاریەوە چیە کە دەڵێن منداڵی ئێستاکە زۆر جیاوازە لەگەڵ منداڵی سەردەمانی پێشتر؟ بەخوای بەخۆی دەبی یعنی پەروەردە زیاتر دەبی داک زۆر ئاگای لە منداڵبی یعنی بە تایبەتی پەروەردەکردنەکەویتە سەردایک پاشان دایک و باوچیش دەبی ئاگایان لەو منداڵی بی پەروەردەکردن لە دەرێ ئاگایان لێبی یعنی ئەو جێگایانیان پێ ئاشنا بکەن ئەو یاریانیان پیشاندەن و ئاگداری پەروەردەکردنیشیان بن لە دەرێ و لە ژۆرێ چونکە پەروەردەکردنی منداڵ زۆر ناسک و زۆر حساسە. چی تێ بۆ دیاردەیە کە لای خۆمان ئێستا زۆریە بینین یعنی ئەبینین هەم منداڵێک کە تۆزێک هاروهاجە ئایپاتێکی دەنێ و تەکنۆلۆژیاکی سەردەمی دێنە دەست و ئیترە منداڵە خەریکە بێ بەم ئایپاتەوە. تۆ چی تێ بۆ ئەو دایک و باوکانەی کە هەر لە منداڵیەوە ئایپاتێک بۆ منداڵەکانەکڕن و خەتێکی ئینتەرنێتی بۆکەن و ئیتر منداڵە بەم شتەیە مەشغوڵە بێت؟ شتەکی باش نییە بەخۆی زەڕورە منداڵ هەتا 3 ساڵی بی یعنی زیاتر کۆمەڵایەتی بی قسەی لەگەڵ بکرێت لەگەڵ خۆی بن قسەی فێر بکەن فێرت پەروەردە و شتی باشی بکەن و ئایپاد و شتانەش یعنی ڕۆژانە ئەگەر نیو سعاتێک و لەژێر کۆنتترۆلی داک و بابی دابی یعنی خراپ نییە بەس بە بەردەوامی بی لەوانەیە تووشی نەخۆشی ئۆتیزم و هەندێک نەخۆشی دیکەی دەرونیش ببین. پێ دوایە کڕینی ئایپاد بۆ منداڵێک لەم تەمەنەیە
زیانی تەندروستیشی دەبێت بە تەکید زیانی تەندروستی شەبێت. ئامۆژگاری چێ بۆ دایک و باوکان بۆ کەسانەی کە لەم تەمەنە بۆ منداڵەکانیان ئەم تەکنۆلۆژیانە بەکاردێنن؟ وەڵی ضرورە لەژێر کۆنتترۆلی خۆیاندابی و بە تایبەتی ئەتەرنێتیش نابی بە هیچ زۆرەك یعنی فریبی لۆ منداڵیەتە لەو تەمەنی بتوانانی بخۆی کۆنتترۆلی شتە باشەکانی لە ناودا بکات. زۆر جارەبینی دایک و باوکان گلەیەوە کە نەڵێ منداڵەکانی ئێستاکە مناڵی ئێستاکە زۆر هاروهاجن. تۆ پێت وایە مناڵانی ئێستاکە لەبەرچی وەکو دایک و باوک گوتنی جیاوازن لەگە منداڵانی سەردەمانی تر و ئێستاکە زۆر هاروهاجن؟ کاکە ئێستا پارە زۆر بووە داک بە پارەیان دەداتێ ئەشیان دەداتێ نازیان دەچێشی خۆیان تووڕە ناکە مەسەڵەن منداڵێک تووڕە بۆ نانی ناخوا دنیا بوونێک خۆی چێ کچم وەرە کوڕم وەرە دەیدێ بە قوربانم ئێوە هاتە فەدەی منداڵەکە درێ تو هەموو تووڕی فێر دەبێت ئەخە داک بام دێنەوەکنم ئەگەر نێتەوەکنی مەس داک باوکە ئیقبالیکە بەخۆی درێگا کە داک بام نایەتەوە دێتەوە نانی دەخوا بە ئیسراحەتی ئەوە دەکاتن. پێت وایە هۆکاری نازی زیاد لە حەدە منداڵانە نازیان دراوەتێ؟ نازەکی زۆر زیاد لە عەدا نازی دێنێ لەبەر هەندێ ئەو منداڵانە گەربێت و نازێکی وەکو خۆت وتەنی زیاد لە حەدی بدەنێ منداڵە لە کۆتایەکی منداڵێکی هاروهاز دەرەچێت ئەدی منداڵەشی هەروهەر زەرەجدن ئەگەر تو مەسە چەند شتی لێ بکرێت گوتی ئایپاد لێ بکڕی گوتی ئەتاری لێ بکڕی هەتوو هەمووش بدێ بەدەستی داش برێ وڵا لۆ ناخینیا لە بەشم ناکەی وەڵامیش بەشت ناکەم. باسی ئایپادێک کرد چی تێ بۆ دایک و باوکانەی هەل لە سەرەتای منداڵەکانیان لە سەرەتای تەمەنیانن ئایپاتێکی بۆ ئەکڕن و ئیتر مەشغوڵ یەکەم بەم ئایپاتەوە ئەوە غەرەتەکەیە ببەنە دەورەی ببەنە دەورەی قورئانی ببەنە دەورەی زمانی ببەنە مەکتەبێ فێرە خوێندی کەن فێرە عەزی خوێندنەی بکەن نەک ئایپات و ئەتاریوانە. ئێستا ئەو ئایپاتەوە مندارە بەخۆی چاوی زۆر مەزبوط نیە مەسەڵەن مندار چاوی ئەوەیە ئایپاتی بدێ و مەعدرسە ئایپاتی فێر دەبی وچی بناغەکەی لە ئایپات و ئەتاری دەستی پێگرت ئەو مندارە تاوە بناغەکە لێو دروست کردێت و بۆ بناغی ئەتاری ئەگەر لە یەکەمەوە فێرە خوێندنەکە عەزی خوێندنێدایە هەندێک دووسێ حەدیسی پێغەمبەر ڕۆخیندەوە دووسێ ئاەت هەر دەفەمی مندارەکە مەسەڵەن ئەمە ئیسلامی نا هەندێک مساعدەکە مەسە بە دینیان بە دنیایی ئادابی ئیسلامی زۆر جوانمان هەیە توانێت لە سەرەتای منداڵی ئەم منداڵەیە فێرکەن. لقمانی عەشیمانەیە مەسەڵەن یعنی وتیان جوانە پێغەمبەر صلی الله علیه و سلم حەدیسمانەیە یعنی ئەگەر بێت تۆ منداڵە لە سەرەتای تەمەنیەوە ببێتە جیلی تەکنەلۆژیا و جیلی ئایپادوانە لە کۆتایەکی مناڵێکی چۆن دەرێت فێری هیچ نابی بەس دووبارە دەکاتەوە خۆ فێرشتەکە نابی بنەسە بە ئایپادی دێ فێر دەبی بە ئایپادی کەس فێر نابی هەر ئەتایی دەکاتەوە. ئامۆژگاری چێ بۆ دایک و باوکانەی کە ئایپات و تەکنەلۆژیا هەر لە سەرەتای تەمەنی بۆ منداڵەکە یەکڕوون و تر منداڵەکە مەشغوڵەکەن بەم تەکنەلۆژیاوە ئەلێرەوە حەزەکەی چ ئامۆژگاریەکیان بکەیت؟ ئەو بەرهەمەکەی دیکە دوایە بەخسەی ناکە دوایە گەورە دەبی ئێمای دەکا ئەتوە هەمووشەشی لێو بکڕی دوایشەشی لێو نەکڕیت بێسفەت دەبن داکە میسر ناکری با میسر ناکری ئەگەر لە یەکەم ئایپاد لێو بکڕی ئەتای لێو بکڕی غرفەی بدەی گەورە دەبی سیارەم دەوێ چەندشی لێو بکڕی بەجێی نەکەی دواترا داپام چەند خراپن. لەگەڵەوەی دایک و باوکان دڵی منداڵەکانیان بشکێنن یانیش بە شێوازێک پەروەردەیان کرد علم نفسیش دەرێ مەقسەد و مدارە گۆی نانی ناخۆمیان شش ناکەم مەسوودی نازی لێ قوربان وەرە نە لێی گەڕی بەخۆی دێتەوە برسی دەبی خۆ هەستی شعوری هەیە. تۆ مناڵانە تێناوە بۆ ئێرە؟ بەڵێ زیاتر بۆچی تێناون؟ وڵا بۆی کاتی خۆش بەسەر بەرن و لێرە ئەو یاریانە هەیە لە مناڵەکانە ڕازیت لە ئاستی بێزارکردنی تۆیان لاز بێزارکردنی دایکیان؟ ناوەڵە تۆزێ هاروهازن لە ماڵەوە هاروهاجن؟ ئارەوەڵە هۆکاری چییە دایک و باوکان زۆر جارم گلەیەکەن ئەڵێ مناڵەکان هاروهاجن لە ماڵەوە؟ وەڵی بلێم چی دیارە زیاتری ئەوەیە کە شوێنێکیان لێ نییە یاری تیا بکەن و کاتیش خۆش تیا بەسەر بەرن هەر دایمە لە ماڵەوەی ترەویش ئەو تااقەتەی هەیە ئەوێ دەری بڕێ و سەرفی کایتر جاری وایە بە هاروهازی و بە شەڕۆمانە سەرفێکە. مناڵانی ئێستا بەراورد لەگەڵ مناڵانی پێشتر جیاوازیان هەیە لە ئاستی هاروهاجیان؟ وەڵاهی لەوانەیە ئیستا هاروهاستر بێ جاران بۆ خانە چوونە دەرەوە لە جادا هینیانە کرد یاریانە کرد و کاتی خۆشان بەسەرا برد پێکەوە. چیت هەیە بۆ ئەم دایک و باوکانەی کابینی لە منداڵەکەی لە سەرەتای تەمەنی بچووکیەوە ئایپاتێکی بۆ کڕێت و ئیتر مەشغوڵێکە بەم ئایپاتەوە ئەم مناڵە لە بەیانی تاوەکو ئێوارە تەنها لەسەر ئایفۆن و ئایپادەکەیەتی؟ وڵاهی ئەمە شتێکی زۆر خراپە طبعاً هەم بۆ مێشکی خراپە هیچ گەشە ناکا و فێریشتی تر نابێ بەس خەریک ئەم ئایپادەیە هەم بۆ چاوی هەم بۆ کاتەکەی بۆ جوولەی نامێنێ زۆر شتێ زۆر خراپە. تۆ ئاینەکە لە چاوە زەعیفە؟ بەڵێ هەستێکی چۆنە هەیە کە بینی چاوی تۆ لە چاوی خەڵکی ئاساییان لە چاو
چاوی خزم و کەسەکانە کسترە ئەم مناڵانەش گەربێت و ئایپاد بەکاربێنە لە داهاتوو مەسیریان وەکو تۆ بێ تۆ ئامۆژگاری چ بۆ دایک و باوکانەی کە ئایپاد ئەدەنا بە مناڵەکانیان بۆی لە داهاتوو چاویان زەعیف بێ. وڵای من هەستێکی ناخۆشمە چکە دایمە عینەکە بە چاوتەوەیە شتێک قورسە و دایمە ئیزعازە بیبێتە لەبەرەوە ئامۆژگاریم بۆ ئەو دایک و باوکانە ئەوەیە کە ئایپاد کاتێ زۆر نەدەنە دەست مناڵەکان بە وەقت بێ ئەگەر بۆشیان بکەن بە وەقت بێ ینی بۆ ڕۆژی سەعاتێ زیاتر نەبێ بتوانن سەیتەڕی لەسەر بکە ئەگەر نەتوانن ئەوە نەیکڕم بۆیان باشترە. واتە مناڵەکانیان بەمە کب نەکەن و بەمە هێوریان نەکەنەوە بۆی ئایپاتێکیان بدەنە دەستوی تر مەشغوڵیان کە لەبەرەوە لە داهاتوو تەندروستیان زۆر خراپ بێت تەنانەت بەسیترینی چاویان لاوازە بێت. بەڵێ ئەرەوەڵا ئەبێ بتوان کۆنتترۆلی ئەوە بکەن نەک بچن ئایپاتەکان بدەنە دەستیان ویترە و ئەلاسا وسکتە بێ لە کۆڵیە بێتەوە لەم هاروها جوبی عارێکی لە کۆڵە بێتەوە. دەست خۆش بێ ئەزیزانم ئەوەی بیستان پامی بەشێکی وڵاتیانی شاری هەولێر بوو کە بەشێکی زۆری پێیان وایە مناڵی ئێستاکە نازێکی زیاد لە حەدیا درێتێ بۆیە مناڵی ئێستاکە هاروازترە بەراورد لەگەڵ مناڵی ساڵانی ڕابردوو یان پێشووتر ئەو بەشێکیان پێیان وایە کە کڕینی ئایپاد بۆ منداڵ لە تەمەنێکی سەرەتایی زیانێکی تەندروستی زۆر خراپە بێ ئەوەی بینیتان هاوڵاتیەک بوو کە تەمەنی سەر و 30 ساڵ بوو کە بینیتان چاوەکەی لاواز بوو و ئامۆژگاری دایک و باوکانیان کرد وتی بۆی مناڵەکانتان لە داهاتوو وەکو من نەبن ئاوا ئەم عینەکەیان بە چاوە نەبێ بەردەوام هەست ئەم هەستە ناخۆشیان نەبێ ئایپاد بەکەمی بدەنە مناڵەکانتان و تەنها ڕۆژانە سەعاتێک بیان دەنێ. ئەزیزانم من لە نێو ئەم شاریاریم و دایک و باوکان زیاتر دەدوێنم من ئەوانە دوێنم و ئێوەش بینەری بەرنامەکەمان بن. هۆکاری چیە زۆر دەردایک و باوکان گلەیەوە کە نەڵێ مناڵەکانمان زۆر هاروهاجن وەلیانە پرسم ئەبینی ئێستا کە حاڵەتێکی بەربڵاو هەیە و تەنانەت لە حاڵەت تێپەڕ بووە بە دیاردەیەک هەر مناڵێکی بچووکە بینی و ئایپاتێکی بەدەستەوەیە تا چەند لەگەڵەوەی مناڵ لە تەمەنێکی بچووکەوە دایک و باوکانیان ئایپاتیان بۆ بکردن و ئەم منداڵە بەردەوام خەریکی ئایپاد بێ. ئایپاد باش نییە یەکەم چلۆ چاویان باش نییە چاویان سعیب دەبین گوتی ئایپاد لێ گوتی ئەتاری لێ بکڕی هەتوو هەمووش بدێ بەدەستی لاش برێ وڵا لۆ ناخینیان لە بەژم ناکەی ئایپاد کاتێ زۆر نەدەنە دەست مناڵەکان بە وەقت بێ کاتیشان بە جەدۆل دەیانداتێ ئەوە نیە هەموو کار هەر لەسەر بن دەبینی بە وەختە مەسەن نیو سەعات سەعاتێک ڕۆژانە پێیان دەن. بۆچی هاتی بۆ شاری یاری؟ وڵای ئەوە دوسێ ڕۆژار باز دەکەن لە ڕێکلامی دەبینی زۆر ئەزیان لێ بگوتم با بیان بم وەڵە زۆر مشغولم بە ئیژم بەسەر دریان نەشکان. دەستە خۆش بێ پرسیارێکم هەیە زۆر جار باوکانیان دایکان گلەیەوە کە نەڵێ منداڵی ئێستاکە زۆر هاروهاجن واتە لە چاو مناڵی پێشتر هاروهاجیان زۆر زیاترە هۆکاری ئەم هاروهاجی منداڵان و بێزارکردنی دایک و باوکیان بۆ چی ئەگەڕێنیتەوە؟ بەقورئان بۆ ئەو سەردەمەی ئەو فەیسبوک و ئەو تەلەڤیزیۆن و منداڵ زۆر زیرەک دەبن ئەو فلیمان لێدەن ئەو شتانە زۆر خەتەرە لەو منداری بەڕاستی. پێ دوایم فیلم و تەلەڤیزیۆنەوانە کاریگەری بەسەر مناڵی شەبووە ئەگە ئێستا ئەو لام کارتۆنی کوردی ئەو شتانە خۆشە لەو منداری بەس شتی کە زۆر ئەنتیکە منداریش تقریبا مێشتیان زیاتر دەبێتەوە گەشەی دەکە بەڵام زەرریشی زیاترە. خەت بە خۆت لە خۆت پرسیەوە مناڵی ئێستاکە بۆ ئەوە هاروهاستر و زیرەکتر و شیارترە منداری من دوانێ زۆر شەیتان ئێستا ئەوە فەقیرە بەس ئەو دووەگەسکەی ڕۆیشتن هەشتیوانینە. ئەبینی ئێستا کە منداڵ هەر لە سەرەتایەوە دایک و باوکی ئایپات و ئەم تەکنەلۆژیای سەردەمەی بۆکڕن تۆ چەند لەگەڵەوەی منداڵ لە تەمەنێکی گچکە ئایپات و خەتی ئینتەرنێت و شتانی بۆ بکەیتەوە زۆر خراپە ینی خاستان لە بۆ تەسیلە چاوێندەکە هەر لە منداریەوە زۆر چوەر ینی بەدەقە داینانێن یان تەلەڤیزیۆن یان ئایپاد. منداڵەکان ئایپاد بەکاردێنن؟ بڵێ هەستە کردووە زیانی بەسەریانەوە هەیە بەخوای زارە پێیان وە دیار نییە بەس زۆر عەجول بووینە زۆر یعنی ڕاوەستانیان نەیس. باشە ئەگەر بێتەوە منداڵە لەوانەیە لە ئێستاکەەوە لەو تەمەنە بچووکەیەوە کە ئێستا لە بەردەستمان بوو ئایپاد بەکاربێنێ لەوانەیە لە داهاتووەکو خۆت وتەنی لە ڕووی تەندروستیەوە چاوی زۆر تێکچی باشە تۆ هیچ شتێکە بۆ نەکردووە لەسەری کاتەکەت لەسەر کەم نەکردوێتەوە بۆی لە داهاتوو لەسەر تەندروستی زیانی نەبێت؟ ناوەڵە زۆر عەزول و زۆر دەگیری ئەز ناکەمەوە دەش
ئەش من داریش دەرێ هەرچی ئەس لێ لێ دەکڕم چیان لێ بکەم زام زەرەریشی هەیە بەسییان لێکە دەستنا جیرانەکایەتی سە خزمەکەیەتی ئەمیش چوان سایلی وانوان دەکڕم چیان لێ بکەم باشە پێویستە چی بکەین بۆی ئەم شتەیە تۆزێکەم بکەینەوە تەکنۆلۆژیایە بەکارهێنانی یان ئامۆژگاری چێ بۆ دایک و باوکان کە بەڕاستی وەکو خۆت وتنی لە داهاتوو کاریگەریەکی زۆر خراپی لەسەر تەندروستی منداڵانە دەبێت پێویستە چی بکەین بۆ کەمکردنەوەی ئەم دیاردەیە پێویستی ئێستا بن ئێستا ئەو دووە ئەوانیان ئێستا دەیان بە مەکتەبیش نیە ئێستا دەیان بەمە بەشی قولی ئینگلیزی ئەنی بڕێک لە کاتەکانی کەم بیتەوە هەم زمانەکەی فێر دەبن و بڕێک مێشیان گەشەی دەکە بەس ئەوانە هێشتا کەسکەن ئەوانە پێویستیان ئێستا بە ئەوەی هەیە ڕەوزەی ئێستا لەوانی ئەوانەش بم دانەک سێ سعات لە سەیان کەم دەبیتەوە لە جیاتی ئایپاد و بەکارهێنانی تەکنۆلۆژیا باشتر وایە ببرێنە بەر خولێکی زمانیان ڕەوزەکان زۆر زۆر باشترە ئایفۆن بەکاردێنی بەڵێ ڕۆژانە چەند سعات ئایفۆنەکەت لە دەستا وەڵا 2 ساعت 3 ساعت چیەکەی کاتی ئەم ئایفۆنە بەکاردێنێت چیەکەی خەریکی چی زیاتر وەڵا سناپۆستانە عنی بەم تەمەنەوە سناپانەکەی جا کامە فلتەر بەکاردێنی گوڵەکە ئەی تۆ چیەکەی بە ئایفۆنەکەت بۆ بازە دەمووە لە سەعات 2 دێتەوە یاری ناکەی بە ئایپادەکەت نە تۆش یاری ناکەی بە ئایفۆنەکە نە دایک و باوکان زۆر جا گلەیەوە کە نەڵێ مناڵی ئێستا کە لە چاو مناڵی پێشتر زۆر هاروهاجن هۆکاری ئەم هاروهاجی مناڵان بۆ چیە گەڕێنی تۆ بەڵێ سەرتا بخێراتدان دەکەم بەڕاستی منداڵ شوێنەکە شوێن فەرق دەکاتن دەبینی گەڕێکت هەیە مەقسەد زیاتر منداڵی زۆرە وەکو برێن دێنە کۆڵان ئۆشتانە دەوری دەبینی گەڕەت شێ برێن کەم منداڵ ئەوشتانە دەگەڕێت سەرداک و باش نیێڵی بێت بێنە دەرەوە یعنی یان لە ماڵێ و با یاری شتیوە بیان غافلێنن باشتر نەگە لە کۆڵان بێن یاری بکەن تۆ مەبەستە گەڕەکەکان و کۆڵانەکان کاریگەری سەرەکیان هەیە بەسەر ئەم منداڵەیە بەڵێ بەڵێ منتقەیە شعبیە یعنی پڕاپڕ لە منداڵە دێنە دەرێ ئیدی هاروهاز دەردەچی بەس دەگەڕێت سەرداک و باو نێڵی بێنە دەرێ یاری بکەن ینی با لە ماڵەوە یاری بکەن ینی بە شەیەک بیان غافلێنن مناڵەکان ئاقڵن وەڵی باشن لە چاو منداڵیت کە بەڵام منداڵ هەری سارە بای هەندێک هەر ئەوەی دەکاڵە پاسی شتەوە فقط گلەیەوەت کردووە مناڵەکانت هاروهاجن یان ئەوەت گوێ لێ بۆ لە دایکان کە دەڵێن مناڵی ئێستا کە زۆر هاروهاجن وەڵی وێ بەخۆی شتەکە ینی چکە تێر و پڕن منداڵیستە و ینی هەموو شتیان لە بندەستەوە ئەوەیە لە حەد دەردەچن هەندێک کات بەس دەبێ ینی ئەمەش لە ماڵێ هەندێک ئاگامان لێیان بی و نێڵین هەموو شتیان نەدەینە دەستیان ینی زۆری لە ماڵێ هاروواتی دەکەنی من ینی کۆڵان شتیانم پێتەرە کردیە بەڵام منداڵیشە بای خۆی هارواتێر دەکاتن لەسەرەوەی ئایپاتێ بۆ مناڵەکانە کڕیوە ئارێ وەڵە دوو دانەشان بۆ کڕیوە چەند مناڵە هەیە وەڵە سێ مناڵ هەیە دوو ئایپات لە ماڵەوە هەیە ئارێ وەڵە ئەوە جگە لە مۆبایلەکەی خۆتان ئارێ وەڵە دوو مۆبایلی خۆشمانەوە ئەبینی دایک و باوکان یان ئێستا کە لە نێو ئێمە بووە بە دیاردەیەکی باو هەر منداڵ لە سەرەتای تەمەنیەوە ئایپاتێکی بۆ کڕن و ئیتر بەم تەکنەلۆژیایە خەریکیەکەن تۆ پێت باشە لە منداڵ لە تەمەنێکی بچووکە ئایپاد و تەکنەلۆژیای بۆ بکردێ ناوەڵە باش نیە بەس ئیدی چی بکەین نازانین ینی حەز ناکەم بیستە کۆڵان بغافرێن داچیان بە جەدۆل دەیانداتێ ئەوە نیە هەموو کار هە لەسەر بن دەبنی بە وەختە مەسەڵەن نیو سعات یان سعاتێک ڕۆژانە پێیاندا نەک هەموو کات برێن هەر لە دەستی بگرن یان ئەوەی بکەن بە جەدۆل بەیان دایناوە کاتێکتان داناوە بۆ بەکارهێنانی تەکنەلۆژیان دەبرارە وەڵا وەختە مەقسەر ڕۆژانە دەتان بگرن نیو سعات یان کاتژمێرێکەوە بەردەوام یان برن لەسەر دەبن باش ئەبینین کۆمەڵی ماڵ هەیە بەردەوام ئەم منداڵەیە تەنانەت کاتی دەچیتە میوانی و منداڵش ئەم منداڵان خەریکی تەکنەلۆژیا و ئینتەرنێت و ئەم بوارانەی تەکنەلۆژیایە تۆ پێ دوایە زیانی بەسەر داهاتوویە منداڵەوە هەبێت بە دڵنیاییەوە ئارێ وەڵا هەر منداڵی خۆی پێوە گرتووە هەموو کار لە دەستێتی ئارێ وەڵاوە زیانش زۆریە جگەلەوەی لەوانەیە ئەزیەتی چاوی بداتن تاسی لە زاکیرەی بکات تاسی لە دوا ڕۆژی بکاتن یان زیانی زۆرە بەڕاستی بەزیدی ئەگەر وا بکەن ینی ڕۆژانە مەسە نیو سعات یان کاتژمێرێکەوە بە جەدۆل بیاندێنی زۆر باشترە ئامۆژگاری چیە بۆ دایک و باوکان بۆ دایک و باوکانەی کە ئینتەرنێت و ئایپات و ئەم تەکنۆلۆژیای سەردەمانە بۆ منداڵەکانیان دەکڕن و بەردەوام لە دەستیان دانێ وەڵی هیوادارم ینی هەموو کار لە دەستیان نەدەنێ مەقسەد ڕۆژانە جەدۆلێکیان بدان نیو سعات با کاتژمێرێک داماننا ئەوەندە لە دەستیان بی ئەوەی شەر خراپە بەس ئیدی چی دەکەی هەر لەوەی باشترە کە بستنە کۆڵای هاروهازی بکەنەوە لەوە باشترە
تۆ ئایفۆن ئایپاد چی بەکارێنیت؟ ئەمر بەسبەینەیە لە ئیشم دەگەڕێمەوە ئایفۆن بەکارێنم. ڕۆژانە چەند کاتژمێر نزیک ئایفۆنەکەت بەکاردێنیت؟ یەک کاتژمێر. یەک کاتژمێر لە ڕۆژێکی تەواو تۆ یەک کاتژمێر مۆبایلەکە بەکاردێنی؟ بەڵێ. باشم کاتژمێرە چی پێەکەی زیاتر بە چیوە خەریکی؟ فەیسبوک و ئینستاگرام و ماسنجەر. هەستێکی چۆنیان هەبوو؟ وڵای خۆشیانێ مناڵەکان ینی بە بۆنەی دەرچوون و کارتەکان ینی مڵاکان زۆر خۆشیان لە بە یاریەکان زۆر دڵان پێخۆشە. مناڵەکانن لێیان ڕازی وەکو خۆمان وتنی عاقڵن لە ماڵەوە؟ تەبان تەمان مناڵی دەگەر سەر پەروەرەی داک و بابێت. زۆر جارەبینی دایک و باوکان گلەیەوە کە نەڵێ مناڵی ئێستا کە زۆر هار و هاجن دایک و باوک بێزارەکەن و دایک و باوک ناڕەزایی دەرەبڕن. پێ دوایە هۆکاری ئەم هار و هاجی مناڵان بۆچی وەبێ؟ تەبان تو ئەگەر برێ مناڵ بخۆی بێعقڵە دەبێت ئاقلی مناڵەکەی بزورەوە نابێت لەگەری حتا بیبییان دەبی بە بە قسەی خۆش بی. ئەگەر بێت و داک و باوکە بە قسەی خۆش ئەگەر مناڵەکەی بکە مناڵەکەش تەبان بڕێک هادی دەبێ حتا بێتی نامینی وایە بەس ئەگەر ئەچوو لەگەری تون بووی و خۆی تووڕەکردی ئەوە حتمما مناڵەکە عەسەبی دەرەچی و بە گفتوگۆی گوێی داک و باوی جۆرانە ئایپاتێ بۆ مناڵەکان کڕی؟ بەڵێ بەڵێ. تەمەنیان چەنە؟ وڵایەکەشیان 6 ساڵە ئەمەیان 3 ساڵ نیوە ئەمیرکیان 2 نیوە. چەند ئایپات هەیە لە ماڵەوە؟ وڵای تقریبا 2 ئایپات لەگەر پاسکلش پیشم بۆ کڕینەوە. باشە ئەبینی ئێستا کە دایک و باوکان زۆر ئێمە لەناو ئێمە بۆ بە دیاردەیەکی باو هەر لە مناڵی و ئایپاتێک بۆ مناڵەکان نەکڕن. ئایا ئەم دیاردە شتێکی باشە؟ ئایا بۆ داهاتوێ منداڵە بەکارهێنانی ئایپات شتێکی باشە بێت؟ بەخوای ئەگەر لە ڕووی بەس بە گسکەوی ناوەڵا گسکەی زۆ زۆر خراپە بەس ئەگەر لە ڕووی ینی بستە مەکتەب بخینی برێن زۆربەی بەرنمەیەکە لە بۆ دەرسوەشتیوایان لە بۆ زمانیا ئەوە زۆر باشە بەس ئەگەر بەس لە بۆ گەمەی زۆر خراپە بەکاربێت. دایە مناڵی ئێستا کە هار و هاجنیان عاقڵن تۆ لە مناڵی ئێستا کە ڕازیت؟ نەوەڵا. بۆ ینی وەڵا باش نینە. عارن؟ هۆکاری چیە مناڵی ئێستا کە و خۆت وتنی بیعارن؟ وەڵا هەموو چیان لۆ دەکرێت لۆێ. پێشتر کەیەوە مناڵ بوونیان لەوانەیە تۆ مناڵێکی زۆرە بینی بێت مناڵان پێشتر ئاوا بوون وەکو ئێستاکە بوون؟ ئاوا نەبوون عاقڵ بوون وەڵا. مناڵتان هەیە لە ماڵەوە؟ ناوەڵا نیتمان. ئەبینی ئێستا کە دایک و باوکان هە لە منداڵیەوە لە تەمەنێکی بچووکەوە ئایپاتێک بۆ مناڵەکانە کڕن و مناڵەکان مەشغوڵەکەن بەم ئایپاتە. تۆ چی تێ ئەتەوێت چی بۆم دایک و باوکانە بڵێ؟ ئایا ئەمە ئایپاتە زەرێری هەیە بۆ داهاتووە مناڵە؟ وەڵا زەرەری هەیە دیسۆ. ئایپات باش نییە. یەکەم چلۆ چاویان باش نییە چاویان سعیب دەبی. دووەم خەریکی وەی دەبێن ئەوەی نییە وەڵا زۆر باش نییە. تۆ ئێستا زۆرە بینی بەدەست مناڵانەوە ئایپات کە سەردانی خزم و کەسەکانەکەی ئایپاتیان بەدەستەوە بی؟ ئەرێ وەڵای بینم هەر نەبی منداڵی خۆم دەیبینم ئی کچەکەم ئایپاتیان لە دەستا ئەوەیە موبایلیان لە دەستا. وەکو پێشتر چاک و چۆنی لەگەڵ توەکەن وەکو داپیرەیان هەر خەریکی ئایپاتەکان؟ وەکو پێشانە خەریکی وانەیە خەریکی ئایپات و موبایل و خەریکە و کشانەنە. ئامۆژگاری چێ بۆ دایک و باوکان سەرەتا بۆ کچەکەی خۆت و اینجا بۆ هەموو دایک و باوکانەوەی کەس لە منداڵی و ئایپات بۆ مناڵەکەیان نەکڕن؟ وەڵا نسحەتیان بکە نابێەوەی بکەنەوە باش نییە لە بۆیان ها خەریکی وەی بم باش نییە وەختی ئۆتڵە باشە بەس وەختی مەکتەب و ئەوەی بی خەریکی دەرسوایی بی باشە. لە کاتی پشوەکانیش لە کاتی ئۆتڵەکانیش ئەگەر بێت و بە بەردەوایم بەکاربێن کاریگەری تەندروستی زۆر خراپیانە بێت. وەڵا چاویان زۆر خراپە چاویان سعیب دەبی. هۆکاری چیە زۆر دەردایک و باوکان گلەیەوە کە نەڵێ مناڵەکانمان زۆر هار و هاجن وەلیانە پرسم ئەبینی ئێستا کە حاڵەتێکی بەربڵاو هەیە و تەنانەت لە حاڵەت تێپەڕ بووە بە دیاردەیەک هەر مناڵێکی بچووکە بینی و ئایپاتێکی بەدەستەوەیە تا چەند لەگەڵەوەی مناڵ لە تەمەنێکی بچووکەوە دایک و باوکانیان ئایپاتیان بۆ بکردن و ئەم منداڵە بەردەوام خەریکی ئایپات بێ. ئایپات باش نییە. یەکەم چلۆ چاویان باش نییە چاویان سعیب دەبی. گوتی ئایپاد لێ گوتی ئەتاری لێ بکڕی هەتوو هەمووش بدێ بەدەستی لاش برێ وڵا لۆ ناخینیان لە بەژم ناکەی ئایپاد کاتێ زۆر نەدەنە دەست مناڵەکان بە وەقت بێ کاتیشان بە جەدۆل دەیانداتێ ئەوە نیە هەموو کار هەر لەسەر بن دەبینی بە وەختە مەسەن نیو سعیان سعاتێک ڕۆژانە پێیان دەن.
ئەزیزانمەوەی گوێبیستی بوون پەیامی دایک و باوکانی ئەم شاری یاریە بوو کە بەشێکی زۆری پێیان وایە هەڵەیەکی زۆر گەورەیە منداڵ لە تەمەنێکی بچووکەوە ئایپات و تەکنۆلۆژیای سەردەمی بخرێتە بەردەست بە بەردەوامی بۆیە ئەوان و ئێمەش ئامۆژگاری هەموو لایەگەکەین لەوەی مناڵەکانیان زۆر ئاگاداری تەندروستیان بن بە بەردەوام بەکارهێنانی ئایپات و ئایفۆنەکان هەڵەیەکی زۆر گەورەیە. خۆشەویستانم ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردن تا ئەڵقەیەکتر و بەرنامەیەکتر سڵاو و ڕێزی عیمرانی پێشکەشکار و متەڵیب خۆشەوی کامێرامانتان لێبێ تا ئەڵقەیەکتر بەیەوەی خۆشەویست شاد دەبمەوە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.